سەرمایەدارە بچووکەکانیش سامانەکەیان بەخشیە چەمچەماڵ و جەوەکەش هەروە بە ساردی و بە تەمی ئەمێنێتەوە. سڵاوتان لەبێت. هەموو هەفتەیە وەزارەتی دارایی لیستی موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم ڕەوانەی بەغداد دەکات، بەڵام چاوەڕوانی فەرمانبەران هەر لە ڕێگەی بەغدایە و موچەکە نایەت. ئەمڕۆ وەزارەتی دارایی لیستی موچەی مانگی 12 ڕەوانەی بەغداد کرد. 23 مانگی ڕابردوو حوتی ئەم مانگەش لیستی موچەی مانگی 10 و 11 ڕەوانە کردبوو. بەپێی ئەو حساب و کتابەش بێت لیستی هەموو مانگەکانی ئەمساڵ ڕەوانەی بەغداد کراون، بەڵام ئەوە هیچ لە گیرفانی موچەخۆران ناگۆڕێت، چونکە هێشتا سێ موچەی فەرمانبەرانی هەرێم لە نێوان هەولێر و بەغداد گیری خواردووە. هەرچەندە لە 2025 تەنها 15 ڕۆژ ماوە، بەڵام ئەگەر لە موچەخۆران بپرسیت دەڵێت سێ موچە ماوە نەک 15 ڕۆژ. لە چۆمان دیمەنێک تۆمارکراوە کەوانەیە کە بۆ هەمووان و پێمان دەڵێت ئەوە تەنیا سەرمایەدار و دەوڵەمەندەکان نین کە دەبەخشن، بەڵکو 120 منداڵی باخچەی ساوایانی چۆمان بە دەستە بچووکەکانیانەوە گەورەترین سەرمای دنیای خۆیان بەخشی بە چەمچەماڵ. ئەمڕۆ ئەو منداڵانە چوونە ناو کەمپینی کۆمەک بۆ چەمچەماڵ، بەڵام جیاواز لە گەورەکان ئەوان پارەی قەڵەم و دەفتەر و پسکیت و بووکەڵە و یادگاریەکانیان پێشکەش بە هاوتەمەنەکانیان لە چەمچەماڵ شۆڕش و تەکیە کرد. ئاری ئینەی سەرپەرشتیاری کەمپینەکە سەرسامە بۆ کارە و بە 964 وت دڵسۆزی منداڵانی باڵەکایەتی بێوێنەیە. ئەم هەڵوێستا سەلمانی کە بەخشین پەیوەندی بە گیرفانی پڕەوە نییە، بەڵکو دڵێکی گەورەی دەبێت. ئەو منداڵانەش هەرچەندە تەمەنیان کەمە، بەڵام بەو دیاریانە وانەی مرۆڤیان بە گەورەکان وتەوە. دوو ڕۆژە کەشی هەرێمی کوردستان کردوتەنی لە کەشی ساردی مۆسکۆچێت، چونکە سەرماکە بە شیدەتە و تەمێکی تریش زۆربەی شار و ناوچەکانی گرتوتەوە. کەژناسی هەرێمیش پێشبینی کردووە تا 48 کاتژمێری دیکە کەشەکە هەروە سارد و تەماوی بێت. تەنانەت پێشبینی کردووە شەپۆلێکی بەفر و باران ڕوو لە ناوچە شاخاویەکانی دووهۆک و هەولێر بکات و لە بەشێک لە قەزای شەنگال ئەگەری بەفربارین هەیە. شەوی ڕابردوو بە هۆی کاریگەری تەمەچڕەکەی هەولێر هەتا پێشنیوەڕۆی ئەمڕۆ گەشتەکانی فڕۆکەخانەی هەولێر ڕاگیران، بەڵام بەپێ پێشبینەکانی کەژناسی ئەمڕۆ سبەینێ کەشەکە هەر تەماوی و سارد و باراناوی دەبێت و لە ناوچە شاخاویەکانیش بەفر دەبارێت. کورد کە مێژوویەکە قوربانی سنوورە دەستکردەکانە، ئەم جارە بەشکەوە سنوورەکان دەبڕێت و لە ماوەی تەنیا 5 ڕۆژدا بە دوو شێواز دەچێتە سەر شانۆی جیهانی. 11 ئەم مانگا لەلایەک دکتۆر بەرهەم ساڵح وەک سیمبولی دیبلۆماسیەت بۆ پۆستی باڵای کۆمیسیاری پەنەبەران دیاری کرا. لەلایەکی دیکەشەوە ئەمڕۆ جەماوەری زاخۆ بە ڕۆحێکی مرۆییەوە خەڵاتی باشترین هاندەری جیهانیان لە فیفا وەرگرت. ئەم دوو دەستکەوتە سادە نین، تێکەڵەیەکن لە ژیری سیاسی و جوانی وەرزش. پەیامێکە بە جیهان دەڵێت کورد چیتر تەنیا لە هەواڵی شەڕەکاندا نییە، بەڵکو لە لووتکەی بڕیارە نێودەوڵەتیەکان و سەکۆی ڕێزلەنانی جیهانیدایە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بە هەواڵێکتر ڕاکێشمەوە پەڕی 964 ئەویش ئەوەیە کە جوتیاران ئاگادارەکرێنەوە بڕۆنە سایلۆی ڕۆڤیا و چەکی پارەی گەنمەکانیان وەربگرن. ئەو جوتیارانە دەگرێتەوە کە لە 10 و 11 و 12 مانگی حوزەیرانی ئەمساڵ گەنمەکانیان ڕادستی سایلۆکە کردووە و ڕەسیدەکان لە 50 تۆن زیاترە. پێویستە جوتیارانە کە دەچنە ئەوێت چەکەکانیان پێبێت و ئەو کەسانی کە چەکەکانیان کردووە خۆیان بڕۆنە بانکەکە و بۆ ئەوەی کە چەکەکان وەربگرن، لەبەر ئەوەی بە وەکالەت هیچ کەسێک ناتوانێت چەکەکە بێتە ئەوێ و لەوێ پارەکە وەربگرێت و پارە وەرگرتنەکە لە بانقی TBI لە دووهۆک و پێویستە پسوڵەی میزانیان لەگەڵ خۆیان بردبێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شار.